ئەگەری بە ترۆریستناسینی سوپای پاسدارانی ئێران لەلایەن ئەمریکاوە و کاریگەریەکانی. سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. وەک ئاژانسی هەواڵەی ڕۆیترز لە زاری سێ بەرپرسی باڵای ئەمریکا و راپۆرتی کردووە دەسەڵاتی ئەمریکا بڕیاری داوە سوپای پاسدارانی ئێران بە هاوێژتە نێو لیستی گروپە تۆریستەکانەوە و ئەمەش یەکەم جار دەبێت لە مێژوودا کە ڕێکخراوی حکوومەتی دەچێتە ئەو لیستەوە. ئەم بڕیارە ئەگەر بە فەرمی ڕابگەیەندرێت جگە لە خستنی گەمارۆ لەسەر سوپای پاسدارانی ئێران چه کاریگەرێکی تری دەبێت لەسەر ئەم هێزە سەربازیی ئێران؟ ئایا دەتوانێت دەستێوەردانی سەربازی ئێران لە ناوچەکە سنووردار بکات؟ ئایا دەتوانێت بێتۆی پێکدادانی سەربازنیوانی ئەمریکا و ئێران؟ کاردانەوەی ئێران و سوپای پاسداران ئەم بڕیارە چی دەبێت؟ ئازیزان بۆ باسەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوومە من لەگەڵ دەبێت. میوانەکانی ئەمڕۆ بریتین لە بەڕێزان ئارەش ساڵح نوێنەری حیزب دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا کە لێرە لە سوودەکەمان دەبێت و لە ڕێگای سکاپەوە فەراس فیروزی لە کۆڵەری زانستی یاسا لە زانکۆی هامبورگ لە ئاڵمان. بەخێرهاتنی هەردووێ بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاکارش دەست پێ دەکەین. کاکارش بەڕێ بەڕێستان ئەوەی کە ئەمریکا سپا دەخاتە لیستی تۆریستی و وەک ڕۆیتەرز ڕایگەیاندووە ئەگەر ئێمە ڕابگەیەندرێت دووشەممە ئەمە بەگشتی بە چ مانایەک دەبێت بە نسبەتی سوپای پاسداران؟ وەک پرسیاری سەرەتایی ئایا دەتوانێت کاریگەری جددی لەسەر چالاکی سپا هەبێت بەگشتی لە ناوخۆ و لە دەرەوەی ئێرانەوە؟ ئەمە ئەگەر بێت و لە ڕاستیدا بچێتە جێبەجێکردنەوە بچێتە کردەوە لە ڕاستیدا زۆر کاریگەری نەگەتیوی دەبێت لەسەر کۆماری ئیسلامی بەگشتی و سپا بە تایبەتی. لە ڕاستیدا ئەگەر چاو لێ بکەن ئەو بەشەی لە سپا کە بەرپرسی کار و چالاکیەکانی سپای لە دەرەوەی وڵات کە سپای قودس بە سپای قودس ناسراوە ئەو پێشتر لە لیستی تروریستیدا بووە وەکو ئەنتیتیەک وەکو واحدێک لە سپا. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە سپا بە تەواوەتی دەچێتە ناو ئەو لیستەوە ئەو وای لێ دەکات کە نەتەنیا بۆ کاروبار و چالاکی ئابوووریەکانی ئێران و ئەو کەسانێکە لەگەڵ ئێران کاروباری چالاکی و کاروباری ئابوووریان هەیە کێشە زیاتر بێتە ئاراوە بەڵکو بۆ چالاکیە ئابوووریەکانی سپا لە دەرەوەی ئێران و هەروەها چالاکی و پەیوەندی ئیتلاعاتی و زانیاریەکانی ئێران لەگەڵ وڵاتانی تردا کێشە بێتە ئاراوە. بەشێکی زۆر لە سپا حزورێکی زۆری هەیە لە بەشی ئابووری ئێراندا، سپا حزورێکی زۆری هەیە لە دیپلۆماسی ئێراندا، سپا حزورێکی زۆری هەیە لە هەموو شوێنێکدا. بۆیە لە ڕاستیدا ئەو بە تروریست ناساندنە دەتوانێت زۆر شت لە ناو ئێران و دەرەوەی ئێران فەلەج بکات لەبەرەوەی تۆ ئیتر کە ڕوبەڕووی ئەو مەسئلەیە دەبیتەوە، ڕوبەڕووی ئەو بابەتە دەبیتەوە، یعنی لە تەواوی دنیادا ئیتر لەگەڵ یاسای دەوردانەوەی بەسڵاح تحریمەکانە ڕوبڕوو نیت بەڵکو لەگەڵ یاسای تروریستیە ڕوبڕووی کە ئەو یاسایە سەختگیرترە، ئەو یاسایە دەتوانێت زۆر شتی تر بگرێتەوە و ئیتر یعنی لە ڕاستیدا مەشروعیەتێکی بینالمللی دەدات بە ڕوبڕووبوونەوەی ئەمریکا بە سپاگری بێت و بێتە ئاراوە لە داهاتوودا. بەڵێ کاک فەراس ئەمە یەکەم جار دەبێت کە ڕێکخراوێکی حکوومەتی لەلایەن ئەمریکاوە بخرێتە ئەم لیستەوە، واتە پێشتر هەموو ڕێکخراوەکان ناحکوومەتی بوون. ئەمە لە بواری یاساییەوە چ گرنگێکی هەیە و دەتوانێت چۆن گرفت دروستکە بۆ ئێران؟ لە سەبارەت بە قزیە یاساییەکەی ئەو کە زۆر مهمە ئەوەسە کە لە خۆخ بینە نەلا و همچین لە یاسای ناخۆی کشوەرەکانە زۆرتر تواشاکردن دەوڵەتگەر نەبووگە بۆ مەسەلەی تروریسم، نان ئستیت ئەکترزگەر بووگن، یعنی بازیگەران غێر دەوڵەتی بووگن و ئەمە ئەتانێ بدعەتی هەم لە خۆخ بینە نەلا بێت و هەم لە خۆخ داخڵی کشوەرەکانە کە ئاسار منفیکی ئەتانێ زۆر بۆ سپای پاسداران بێت. مهمترین قزیەکەتان شارە پێ بکەم ئەوەسە کە مەشروعیەتدانن بە ئەیجنتێکە هین ستیتێکە هین دەوڵەتێکە کە بە تروریستی بزانی دەست پازەکا بۆ مەحاکم بینەلمللی دادگای کەیفەری بینەلمللی هەرچەند کە ئێران والحق بەم ئەساسنامەنەوەگا وەلێ ئەمە دەست نەهاتگەری سیاسی باڵاتر وەک شەورای ئەمنیەت بازەکە کە بەرئەساس قەوانینێکە وجودی هەست دەوڵەتی بنە ناو لیست
ئەمەڵیات تیرۆریستی و ئەمە ئاساری خۆقی زۆر خەتەرناکێکی ئەتانێ بۆ سوپای پاسداران و بە تایبەت بۆ جمهوری ئیسلامی بێت. باڵێ کاکارش بەنسبەتی دەستێوەردانی ناوچەیی کۆماری ئیسلامی چی واتە ئێمە دەزانین کە سوپای قودس بەشی بیانی سوپای پاسداران بەشی دەرەکی سوپای پاسداران ساڵانێکە لە ناو لیستی تۆریسیدا هەیە بەڵام سوپای قودس چالاک بووە قاسم سلێمانی گەڕاوە لە وڵاتانە لە عێراق لە سووریا بە زۆری بینرا و چالاک بووە و ئەو شێوازە کە ڕەنگە چاوەڕوان دەکرا پێش بە سوپای قودس نەگیراوە بەنسبەت سوپای پاسداران چی ئەمە دەتوانێت بەگشتی سنوورداری بکە چالاکیەکانی بەکردەوە زۆر گوشار دەتوانێت بخاتە سەر سوپای پاسداران بە دڵنیاییەوە بەڵام ئەوانیش بەسڵاح ئەبزاری تایبەتی خۆیان هەیە کە بتوانن بەسڵاح دەوڵەت ئیران دەوڵەتێکە کە یاسای نێونەتەوەی زۆر بۆی گرنگ نییە بۆیە لە ڕاستیدا کە دێتە ئاستی کردەوە ئەوان هەوڵی خۆیان دەدەن کە وەکو چۆن دەوڵەتیە کە زۆر پێبند نەبێت بە یاسا نێودەوڵەتیەکان زۆر پێبند نەبێت بەو شتانێکە لە دنیای دەرەوەدا هەن ئەوانیش ڕێگەی خۆیان دەدۆزنەوە بۆ ئەوەی کە بتوانن چالاکیەکانی خۆیان بەردەوام بن بەڵام گرنگەکەی ئەوەیە کە لە ڕاستیدا زۆر کاناڵی ماڵی لە پێش سوپادا دەخرێن لە پێشتر لەوانەیە ئەم کاناڵانە بە ناوی سوپای قودسەوە نەبوو بێتن بە ناوی لایەنهایەکی ترەوە بوو بێتن کە ئەو بەسڵاح چوارچی و حقوقیە کە نازرە بەو بابەتانە ئەوەندە نەیتوانیوە بەهێز بێت بۆ سنوودارکردنەوەی ئەو چالاکیانە بۆ وێنە چەند مانگ لەمە پێش لێرە لە واشنگتن ئینستیتوت کتێبێک هاتە دەرەوە کتێبێکیان چاپ کرد کە باس لەوە دەکات کە سوپای پاسداران تەنانەت ئەگەر ڕژیمی ئێرانیش بڕوخێ سوپای پاسداران ئیمکانی ئەوەی هەیە کە بتوانێت لێرە لە ڕۆژەڵاتی ناویندا بتوانێت چالاکی ئابووری هەبێت بۆیە لە ڕاستیدا هەفتەیەک لەمە پێشیش ئەگەر باش بێتەوە بیرم بەسڵاح ئامریکا ئالامی کرد کە بەشێکی زۆر لەو چالاکیانەی کە سوپای پاسداران دەکات لە دەرەوە هێرشی کردوتە سەر ئەو چالاکی ئابووریانەوە بەسڵاح شرکەتی سووری شرکەتی غێرواقعی ناڕاست بوون کە ئەوانەیان بەسڵاح هەڵپەساردووە هێرشیان کردوتە سەرەوانە ئەمە ئەگەر بێت و ببێتە کردەوەەوە لە ڕاستایی ئەو تاکتێکی فشاری لانی زۆر گوشاری لانی زۆریە یا ماکسیمۆم پرێشر دەتوانێت فشاری زۆرتر بخاتە سەر سوپای پاسداران کە تا ئێستا توانیویەتی لە دەرەوەی مەجاری یاسایی مەجاری عرفی و مەجاری ئەرزەم بە حوزور قانونی بتوانێت چالاکی بکات لە ڕۆژهڵاتی ناویندا بۆیە لە ڕاستیدا ئەوە زۆر دەتوانێت کاریگەری بێت لەسەر سنووردارکردنەوەی سوپای پاسداران وا مزافن بەر ئەوە لە ڕاستیدا دەتوانین باس لەوە بکەین کە ئەم کردەوەیە لە ئاستی بەسڵاح لە ئاستێکی تردا لە ئاستی واتایە لە ئاستی مانای خۆیدا لە ئاستی سیمبۆلیکدا دەتوانێت ڕوبڕووبوونەوەیەکی جددی پێک بێنێت لە نێوان ئێران و کۆماری ئیسلامیانی ڕوبڕووبوونەوەکە جددیتر بکاتەوە لەوەی کایە بۆیە ئەمە دەتوانێت خۆی لە خۆیشیدا واتایەکی سیمبۆلیکی هەبێت. باڵێ کاک فەراز بەنسبەتی بە تۆریست ناسین ڕەنگە و پرسیای بێتە ئاراوە کە باشە سوپای پاسداران چی کردووە کەەوە گروپێک تۆریستی پێناسە بکرێ ڕەنگە بۆ کوردێک یا بۆ ئێرانیە کە دژبەری کۆماری ئیسلامی بە جۆرێک لە چوارچێوەی کۆمارسانی نەگونجابێ زۆر ئەزمون هەبێ بەنسبەتی ترۆرکردنەکان زیندانیکردنەکان ئەشکەنجەکردنەکان کارە نایاساییەکان بۆ ئەوە بڵێ سوپا تۆریستە بەڵام لە بواری یاساییدا ئەمریکا تیش دەخاتە سەر چ خاڵگەلێک بۆ ئەوە کە بڵێت با بڵێن شەرعیت بدا بەو بڕیارەی کە بڵێ بەهۆی ئامانە لە نظری ئەمریکاوە سوپای پاسدارانی ئێران ڕێکخراوێکی تۆریستیە نا با بڵێن ئەرتش و لەشکرێکی فەرمی و یاسایی وەک لەشکرەکانی تری وڵاتانی تر بە دڵنیایی ئەو ئەم ڕاکە ئەمریکا گەرەکی ئەم کارە بکات ئەوەیە کە بە گشتی گەرەکیە سوپای پاسداران بە ئەڵمان تروریسم ئەیلامکە و ئەمە ئەتانێ ئاسار یاسایی ناوخۆ یاسای بینەرنەلی بێت بۆ ناوخۆیەکەی من حەزەکەم ئشارەکەم بە واحدێک بە عنوان قەرارگای سید و شوهەدا حەمزەی سید و شوهەدا کە زۆر کۆنترە لە سوپای قودس ئەو کات کە خومێنی فتوای جەهادی عەلەی کوردستان داگە و مەسائلێکە لە بزوتنەوەی کوردەواریە بووگا ئەم سوپا ئیجاد ئەوێ لە ساڵ 61 هەتاویە بۆ ئەوڵین فەرماندەیشی محەممەد بروجردی ئەوێ ئەم سوپا زۆر مەخوف و خەتەرناک بووگە کە تواو ئەمنیەت و کنترۆلی ئوستانە کوردنشینەکان ئەزم بە ورمێ و
کورسانی بەرئوحتە گرگا و هەم بە لەحاظێ دەرگیری تەک ئۆپۆزیسیۆنە کوردیە ڕعایەتی خۆخی بەشەردووستانەی نەکردووە مەسەڵەن لە خصوص دەستگیری ئەسیرەکانە هەر بدونە دادگایەک ڕسیدگی کننده ئەعدامیانی کردگە تیربارانیانی کردگە یا لە ناوخۆوە بۆ فعالگەی سیاسی هەوادار ئەحزاب کە ئەمانە گیریاون سێدانە مەقەڕ ئەسڵی هەست کە ئەم مەقەڕگەریە لە ورمیە لە سنەوە لە کرماشان ئەمە فعالان و چالاکانی مافی مرۆڤ کە بەعزەن هەوادار ئۆپۆزیسیۆن کوردین و ئەم مەساریانە هەست هەمویان تحت کۆنترۆڵی نەهادی گەورەترن بە ناو سپا بەرە ئەساس و ئەساسنامە ایجاد بووبن وەڵێ ئەوەیە کە سپا یەکدان ئەساسنامەی هەست باخی شتەکان تری مەسەڵەن لە قەزیەی کورسانە بەرە ئەساسێ فتوای خومینی تشکیل بووگە ئەم پێناسینە ئەم تەلەقیکردنە بۆ عنوان تروریسم سپای پاسداران بۆ عنوان تروریست تەلەقیکردن ئەم جەنبە مثبەتیە ئەوەیە کە ئەعماڵێک کەیفەری و مجرمانە کە کۆماری ئیسلامی لە ساڵگەری پێشووە لە کورسانە ئەنجامی داگا تەوسط جامعای بینالمللی بە عنوان ئەمەڵی مجرمانە بە ڕسمیەت بناسکی. کاک فەراز بۆ ڕوونکردنەوەیەک دیارە ئەوەی کە ئاماشتان بەوەدا هەندێک چالاکی ژینگە پارێز گیراون کۆماری ئیسلامی تۆمەتیەوە دەخاتە پاڵیان کە ئەمانە با بڵێن لایەنگری ئۆپۆزیسیۆنی کوردین ئەوان وەک چالاکی ژینگە پارێز ناسراون و لە هیچ دادگایەکی با بڵێن دادوەرانەدا پشتڕاست نەکراوەتەوە کە ئەوان جگە لە ژینگە پارێز کاتریان کردبێ بەڵام پرسیارکردن بە تاکید ئام خاڵە بوو کە ئەمریکا بۆ ئەوە شەرعیەت بدا بە بڕیارەکەی بۆ بڵێ ئەم بڕیارێکی یاسایی بووە چی هەیە کە بڵێ سپای پاسان تۆریستە وەختە لە تۆریستە چی بەدەسۆ هەیە بۆ ئەوە کە بڵێ ئەمە نیشانەی تۆریزبوونی سپای پاسدارانی ئێرانیە؟ ئەمە من ئەتانم ئشارەکەم بە مەسەلەی بینەلملەلیەکەی کە بەعزەن خۆختانگەر و یاساناسکەر ئەمریکایی پیان ئشارە کردووە لە بڕیارێکا کە دیوان کەیفەری بۆ ترۆر حەریری ئەیات هەر گونە ئەعماڵێک کە نەقس فاحش حقوق بنیادین بەشەری هاتیە و عدم ڕووبایی و سەدەمەزدەدەن بە جامعای مەدەنی ئەتانی مەشموڵ تعریف تروریستی بێ و لەم تعریفیشە تعریف نەکریا کە حتمما ئەشێم ئەیجنتە حتمما ئەشێ دەوڵەتی بێ یا غێرە دەوڵەتی بێ ئەگەر ئەمریکا بێت و بەر ئەساس ئەم ئەدلە وارد بێت و سپا تروریستی ئەلامکە کە ئەم ئەدڵە موجودە کە بدون دادرسی منصفانە ئەشخاص ئەگرێت کە دادرسی منصفانە یەک ئەسڵی بنیادینە حقوق بەشەر و حقوق بنیادینە بەشەرە کە جمهوری ئیسلامی ڕایەتی ناکە بە کەڕات لە ڕیپۆرتکەر بینەلملەلیشە هاتووەوە ئاماژیان پێداگا پس هەر ئەوە کە حقوق بنیادینە بەشەر نەقسەکە لە دەرگیریگەرێکە کە تەک ئۆپۆزیسیۆنە کوردیە کەم ئۆپۆزیسیۆنە کوردیە حق دفاع مشروعیان هەست وەکو نەتەوەیەک وەکو ملەتی خەریکن بۆ ئازادی بەخشی کار ئەکەن کە ئەمیش لە خۆخ بینەلملە بە عنوان ئەسڵی مەشروع شناسایی بووکە کۆماری ئیسلامی هیچ کاتەمانی ڕعایەت نەکردکە و بەرئەساس هەر ئەم ئەدل لە مستەنەداتە ئەمریکاتانی ئێران بە عنوانی حامی و دەرحاڵ حەزر مەرحەلەی بانتر بە عنوانی تروریست دەوڵەتی معرفی کرد. بەڵێ کاگارش ئەو بە فەرمیناسینا گەر ئێمە ڕابگەیەندرێت چۆن دەتوانێت کاریگەر بێت لەسەر بەڕوونی ئەو چالاکیانە کە وەک کاکفراز ئاماژی پێدا قارگای حەمزە دەیکا لە ناوچەکەدا دژی کورد و دژی ئۆپۆزیسیۆنی کوردی لە هەرێمی کوردستاندا ئەوانەی کە بنکیان لەوەیە جا لە چلی کوێستانەکان چاوانەیە کە دەفتەری سیاسی و بارەگەیان هەیە و ناودڵی هەرێمدا واتە ئەو هێرشە موشکێک کە کرا ساڵی پێش بۆ سەر بنکەکانی حزب دموکراتی کوردستان و حزب دموکراتی کوردستانی ئێران ئەتوانێت ئەگەر شتێکی ئاوە دوبار ڕۆدە بەپێی ئەم با بڵێن بەپێی ئەم ڕاگەیاندرا ئەگەر ڕابگەیەندری ئەمڕۆ وەک چالەکی تۆریستی لایەن ئەمریکاشم بکرێت شەرمەزار بکرێت زۆرێک لە چالاکیەکان دەکەونە خانەی لە ڕاستیدا کاتێکە گروپێک دەبێتە گروپێکی تروریستی بە حکمی ئەوەی کە بەسلاح ئەو گروپێکی تروریستیە زۆربەی هەر زۆری چالاکیەکانی ماهیەتی تروریستی پەیدا دەکەن لە برەوەی فاعلیە بەکەری ئەو بەسلاح کردەوانە کەسێکی تروریستیە بۆیە لە ڕاستیدا کردەوەکانی ئەو بکرە لە ڕاستیدا لە ڕاستای لە درێژەی پرەپێدانی تروریزم دێنە ژمار بۆیە زۆربەی هەر زۆری ئەو چالاکیانە دەکەونە خانەی تروریزمەوە بۆیە بە باوەڕی من نەتەنیا ئەوانەی پێش و ماهیەتی تروریستیان هەیە
بۆەوە موشکبارانی کەمپی ئاوارەکان ماهیەتی تەرۆریستی هەیە ئەگەر بچیتە بێسلاح بنی ئەو پرسیارەوە بەڵکو ئەو کردوانەی کە ئێستش دەیکا لە ناو خۆی ئێراندا ئەوانش هەمان ماهیەتی تەرۆریستیان هەیە. ماوانەکەتان باسی لەوە کرد کە لە ڕاستیدا سپا خۆتسەرانە خەریکە هەندێک جموجۆڵ دەکات لە ناو ئێراندا بە گرتن ئەشکەنجەدان مرۆڤفاندن. ئەوەی کە ئێستا سپا دەتوانیە بێسلاح تا ئێستا توانی و یەتی باس لەوە بکات کە ئەمە بێسلاح کردەوەی تەرۆریستی نین تەنیا لەبەرەوەیە کە سپا وەکو بێسلاح عامڵیەکی دەوڵەتێکی دیکتاتۆر خۆی ناساندووەکە بێسلاح ئێمە عامڵی دەوڵەتین و لەلایەن بێسلاح بۆ ئەوەی کە بتوانین وەکو چی پێ دەڵێن مۆجری قەزایی ئێمە خەریکی نەوکارانە دەکەین کەچی لە ڕاستیداوە ئەوە هیچ مەشروعیەتێک بەکردەوەکانی سپا نادات. سپا ئەسڵ ماهیەتی لەژێر پرسیاردایە شتێکی پارامیلیتاریە کە لە هەموو شوێنێکدا حزوری هەیە و بێ ئەوەی کە بێسلاح لە ڕاستیدا نمونەی سپا لە هیچ شوێنێکی دنیادا مۆجری قانونی بێن خەریکە لە ناو کۆمەڵگادا مرۆڤ دەرفێنێت خەریکە لە ناو کۆمەڵگادا ئەشکەنجە دەکات خەریکە کۆمەلگا سەرکوت دەکات بۆیە لە ڕاستیدا ئەگەر ئێمە چاو لێ بکەین ئەگەر تا ئێستا ئەو بێسلاح فۆرمالیتە بوونی حقوقی بینالملل نەبووایە کە بێسلاح ئەو چوارچەوە فۆرمالیتانەکە بە سپای ئیجازە دەدات کە ئیستدلال بەوە بکات کە ئێمە بێسلاح واحدیەکین لە ناو دەوڵەتێکدا ماهیەتی کردەوەکانی هەمووی تەرۆریستین چ لە ناو چ لە دەرەوە بەڵام لە ڕاستیدا ئەمە دەتوانێت وەکو کاونتەر ئارگیومنتێک وەکو ئەمانە دەڵێن یا وەکو بێسلاح ئەوە بێت کە ڕەدی ئەو ئستدلالی ئەوان بێت ئستدلالێک لە ڕەدی ئەوەدا کە ئێوە ئیتر ئەو باسە قبول نییە ئەمە دەتوانێت بێسلاح دانانی عۆرفێک بێت لە کۆمەڵگای نێودەوڵەتیدا کە ئیتر ئەو ئستدلالە قبول نییە کە لەبەر ئەوەی تۆ خۆت بە واحدێک لە ناو دەوڵەتێک دەزانی توانایی ئەوەت هەیە کارکاری بکەی نا ماهیەتی کردەوەکان تەرۆریستین بۆیە خۆشت واحدێکی تەرۆریستیت ئەگەر بکرێ بە کورتیکە گارش ئەماژە بۆش بدەیت هەندێک بەراورد هەیە هەندێک لێ کۆڵینەوە هەیە هەندێک چاودێری سیاسی و تەنان ئۆپۆزیسیۆنی کوردی دەڵێن کە سپا بە شێوازە لە ناوچەکە سنتەر و دەفتەر و ئامادەگی و چالاکی هەیە لەوانە لە عێراقدا و هەندێک لایەنی میلیشیا دروست بوون سەر بە سپای ئێرانین ئەم ڕاگە ئەم ئەگەری بە ترۆریستناسیینی سپا ئەمە دەتوانێت بێتە هۆی بەرەنگاری ئەمریکا لەگەڵ ئەو لایەنانە لەگەڵ ئەو سنتەرانە لەگەڵ ئەو چالاکیانەش با بڵین بە کورتیەگە بکرێت بە دڵنیایە لە ڕاستیدا بۆ وێنە ئەگەر من بە بزنسمەنێکی عێراقی بم بزنسمەنێکی ئۆردۆنی بم حاضر نیم نزیک بە کەسێک ببمەوە کە خزمێکی دەرەجە سێشی لەگەڵ سپا پەیوەندی هەیە لەبەرەوەی ئیتر ئەوەی یاسایی دەوردانەوەی تەحریمەکان نییە یاسای تەرۆریستیە کە یاسایەکی زۆر بەهێزە تۆ هێشتا هیچ دەوڵەتێکی ئەمریکا سەرڕایەوە کە ئۆباما یەکێک لە بەڵێنە سەرەکیەکانی ئەو بوو کە گوانتانامۆ دابخات هێشتا گوانتانامۆ دان نەخراوە ئەوە بە واتایەوەیە کە لە ڕاستیدا مەسئلەی بە ئیستلاح تەرۆریزم لە ئەمریکادا زۆر جددیە مەسئلەی یاسای تەرۆریستی زۆر جددیتر لە مەسایلی ماڵی و مەسایلی ئەرزەم بە حزورت حقوقی دەوردانەوەی تەحریمەکان و بۆیە ئەو کەسانی کە ئێستا بە هەر شێوازێک لەگەڵ یەکێک لەو واحدانی کە لەگەڵ سپا هاوکاری دەکات پەیوەندیان هەیە دەبێ و پەیوەندیانە بپشڕێنن ئەگەر نەیان پشڕێنن وەکو تێرۆریست دێنە بەرچاو وەکو کەسێکی یارمەتی تێرۆریست دەدات دێنە بەرچاو لە لایەکی تریشەوە یعنی ئەگەر من کەسێک بم کە منداڵم باوکم برام خۆشکم ئەندامی سپا بێت پاسدار بێت ئیتر لە ڕاستیدا دەبێت لە ئێران دەرنەکەم لەبەرەوەی ئەوە شتێکی یعنی زۆر گوشارێکی زۆر بەهێزە بۆیە ئەوانەش لە ناو خۆکە لەگەڵ سپا هاوکاری دەکەن لە ڕاستیدا چ لە ئێستا و چ لە داهاتوودا ئەگەر ئەمە بێت و بسەلمێنت ئەنێ تەنیا شتێک کە دەتوانێت ڕێگە دەڕۆیە کە دەتوانێت ئەوانەی کە هاوکاری سپاهان لە ناوخۆ بۆ خۆیان هەیان بێت ئەوەیە کە لە ڕاستیدا تا پێش تەسویبوونی ئەم بەحسە لە سپا بکشێنەوە ئەگینا لە ڕاستیدا ئەوانش ڕوبڕووی کردەوە دەبنەوە لە داهاتوودا. کاک فەراز ئەم بڕیارە ئەگەر ئێمە ڕابگەیەندرێت چۆن دەتوانێت کاریگەر بێت لەسەر با بڵێن بڕیاری وڵاتانی تر زۆر جار بووە کە ئەمریکا لایەنێک گروپێکی بە ترۆریستی ناسی و بەڵام بۆ وێنە ئوروپا یا وڵاتانی ئوروپایی یا لایەنەکانی تر لەگەڵی نەبوون چەند ئێوە بەراوردی ئێوە لە بواری یاساییەوە چییە؟ ئایا پێتان وایە کە ئوروپا و وڵاتانی ئوروپایی و دەسەڵاتەکانی تریش
دوای بڕیاری ئەمریکا شوێن بڕیارەکە ئەکەون ڕێزی لێ ئەگرن؟ کاکە شاهید بەڕای من زۆر کاریگەرەوێ لەسەر قەزیە تروریست چۆن هەروواکە میوانەکەتان ئاماژەی پێدا ئەم یاسای تروریسمە لە ایالات متحدا کە بە کورد تروریست کۆدی 22 معروفە لە بین خۆختانگەرا و همچنین وزارەت خارجە تعریفێک نسبەتەن جامعی داگەر لە خصوص تروریسمە ئەمە کە بیت ئۆرگان دەوڵەتی و خودی دەوڵەت بە عنوانی تروریسم بناسی یەک نوع مەزایەکی هەست بۆ کشوەرگەرێک کە وەک اتحادیە ئەوروپا وەک کشوەرگەرێک کە هاوڕاهیەکەن تەک ئەمریکا زۆر کاریگەرەوێ لەسەر نەزەرات ئەوانیش و حتمما تەسیرگوزارەوێ لە نظام حقوقی اتحادیە ئەوروپا و سایر کشوەرەکانە چون ئەماڵە یەکجانبەی دەوڵەتگەری قدرەتمەند وەک ئەمریکا هەمیشە لە تاریخ حقوق بینەلملەلا تەسیرگوزار بووکە و بلەخەس لە خصوص تروریسمە ئەم قەزیە کە ایالات متحدە لەسەری کار بکات و بێت ئەو کاوەرە دەوڵەتی لە مەفهوم تروریسم لاوە لە سەبارەت بە دەوڵەتگەری کە حامی و خۆیان ماهیەت ئەسڵی تروریستیان هەست دابنێەوە ئەم کاوەرە لابووە زۆر ئەم مەفهومە وەسێ ئەوێتەوە دەست بازەکە بۆ جامعی بینەلملەلی و همچنین بۆ دەوڵەتگەری تر کە هەر دەوڵەتی کە حمایەتەکە ساپۆرتەکەوە ئەیجنتگەرێک دروستەکە وەک هەشتە شعبی وەک کەسانی ترکە لە یەمەن و سووریا دروستی کردگە یا ئەوانە کە لە ئەفغانستانەوەیان تێرێ بە عنوان لەشکرگەر مختلف شناساییانەکە دەست ئەم دەوڵەتگەرە بازەکە کە بە لەحاز خۆقی ئەماڵیان بلۆکەکە مەستورکە و ئەمە زۆر بدعەتێکی بە نەزەر من مبارەکە لە خۆخ بێنێنمەلە و ئەمە ئێرادەی یەکجانبەی ایالات متحدە است کە ئەتانی ئەم کاوەرە دەوڵەتیە لەسەر مەفهوم تروریسم لابووات. چەند کاک فەراز ئەگەر ئەوەی هەیە کە ئەمە بچێتە ئەنجومەنی ئاساییشەوە و لەوێ رووسیە و چین لایەنگرانی با بڵێن سنەتی یا لانەکەم لایەنگرانی کاتی کۆماری ئیسلامی ڕێگای لێ بگرن واتە ئەو سنەتەکەیەوە ئەڵێن چەند ئەگەریەوەی هەیە بە بەرەنگاری رووسیا و چین لە ئەنجومەنی ئاسایشتە شورای ئەمنیەت با بڵێن بشکێت یا ئاعتباری یاسایەکەی لێ بستێنرێتەوە. کاکە شاهد خۆخ بینەنن سوورەتێکی هەست و لە ئەمەڵیشە جەنبەی تری هەست ئەوەیە کە ئەگەریش لە شەورای ئەمنیەت رووسیا و تەرەفدارەکەی تری کۆماری ئیسلامی چین بەر ئەم قەزیە بگرن وەلێ کارکرد خۆی ئەبێت یعنی ئەو قدرەتە کە ایالات متحدە لە نظام بینەلملەلا هەسی ئەوە ئەم قدرەتە لە دوای جەنگ جەهانی دووەمە و هەمیشە بە کەمیافرە وجودی بووگە و هەر سرف عملی یەکجانبە و قانون داخلی ایالات متحدە ئەتانێت زۆر تەسیرگوزار بێ لە خصوص شناسایی كما اینکە لە قەزیەگەر مختلفە مەتان ئشارەکەم بێ لە قەزیە تحدیچە کە 1995 دانێک لە فەرماندەگەر سرب مرتكب ئاعمالێک بوو مەفهومێک لە تروریسم لەو دادگا هات استفاده کریا لە نەزەرات خۆختانگەر ئەمریکایی و هەمیشە ئاعمال یەکجانبە ایالات متحدە تأثیر گوزار بوو لە من شکلدهی و ئەوە کە قەوامیافتگی پێیاکە عرف بینەلملل ئەو کاستمە بینەلمللیە ایالات متحدە یەکجانبە تانێ زۆر شکلی پێبا هەروە کە ئەم کۆدە 22 کە تعریفی کردکە تا ئیستا لە بڕیارە بینەلمللیەکانە زۆرترین ئاماژە پێدریا. باڵێ زۆر سپاس. کاگارەش بەنسبەتی ناوخۆچی ئەم هەندێک دەکوترێت ناکۆکیە لە نێوانی سپای پاسدارانی ئێران و هەروەها دەسەڵاتی دەوڵەتی ئەوەی کە 4 ساڵ ڕایە دەگۆڕدرێت یا بڕیار وایە بگۆڕدرێت و لەم لافاوەی ئەم دوایەشا و بەحسە بوو هەندێک ناکۆکی و قسەی زبر بوو لە بینی جعفەری فەرماندەی سپا لەولا و حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران چەند ئەم ڕاگەیانەوە دەتوانێت بێتە هۆی لاوازکردنی سپا یان نا تونترکردنی سپا و سەپاندنی زیاتری دەسەڵات لە نێوخۆدا. لە ڕاستیدا ئەمە دەتوانێت کاریگەریشیە بێت لەسەر لاوازکردنی سپا لە ناوخۆدا بەڵام نەک بەنسبەت ئەو شکافانی کە لە ناوخودی حاکمیەتدا هەن ئەو شکافانی کە لە ناوخودی حاکمیەتدا هەن لە ڕاستیدا
لەبەر ئەوەی کەسێک بە ناوی خامنەی وەلی فەقیه لەسەرەوەی ئەو شکافانە بوونی هەیە کە دەتوانێت بێسڵاح قسەی کۆتایی بکات لە زمینەی ئەو ناکۆکیانەدا ئەو شکافانە ناتوانن زۆر جددی ببنەوە. ناکۆکی هەیە، کێشە هەیە، نامتمانەی هەیە لە نێوان ئەوانەی کە لە ناو دەسەڵاتە هەن تەنانەت جاری وا هەیە پەتەی خۆشیان دەخەنە سەر ئاوە بۆ وێنە لەگەڵ دەدەنە دەرەوە. ئەمە دەبێت هۆیە کە بێسڵاح خەڵک زیاتر ئاشنا ببنەوە بۆ فسادانێک کە لە ناو خۆدا هەن. بۆیە لە ڕاستیدا ئەم شکافانە ئەم ناکۆکیان کە لە ناویانە هەیە واقعیەتە، بەڵام لەبەر ئەوەی کە خامنەیی لەو سەرەوە بوونی هەیە پێش بەوە دەگرێت کە سپا لەناو ئەو شکاف و زەد و خۆردانی کە لە ناو خۆدا هەن، لەناو ئەو بێنە و بەرەیانەی کە لە ناو خۆدا هەن سپا لاواز ببێت. سپا دەسەڵاتی سەرەکی لە ڕاستیدا، یعنی بڕبڕی پشتی دەسەڵات لە ئێران پێک دێنێت و خامنەیش خۆی دەزانێت، بیتی ڕێبەری دەزانێت. ئەو کەسانی کە لە ڕاستیدا کاکڵەی دەسەڵاتن لە ئێراندا دەزانن کە ئەگەر بێت و سپا لاواز ببێت بەواتایەوەیە کە ماهیەتی و ڕژێمە دەگۆڕێت و بماتایەوەیە کە لە ڕاستیدا گۆڕانێکی قوڵ ڕوو دەدات لەو ڕژیمەدا. بۆیە نایانەوێت تەنانەت و کەسانش کە بۆ وێنە کەسی ڕۆحانی ئەگەر چی لە بەرامبەر سپا مەسن هەندێک جار قسە دەکات، بەڵام چاو لە ڕەفتاری واقعی ڕۆحانی بکەن. کەسێ ڕئیس جمهوریە بکە لە دەورەی ئەودا اتفاقاً بودجەی سپا لە هەمووش دەوڵەتەکانی تر بەرزتر بووەوە. بۆیە لە ڕاستیدا لە کردەوە ئەوان دەزانن کە پشتیان سەرەتا بە سپا بەستراوە، هەر بۆیە کە دەبینی لە سەرەتای ئەنقلابیشدا سپا لە بەرامبەر ئەرتشدا دادەنرێت. کاگەڕێژ ئەگەر تکایە بە کورتی چون کاتمان زۆر نەماوە، بەحسێکیش هەیە با بڵێن دەکوترێ ڕەنگە ئەم بڕیارە ئەگەر ڕابگەێنرێت جۆرێک هەنگاوی ئەووەڵ بێت بۆ ئەگەری شەڕێک یا پێکدادانێکی سەربازی نێوانی سپا و کۆماری ئیسلامی لەلایەکە و لایەتر ئەمریکا و با بڵێن سپای ئەمریکا، بۆهۆی ئەوەی کە ئێران و توێتی ئەگەمەش کاردانەوەمان دەبێت ڕەنگە هەوڵ بدەن لە جێیەکە سەرباز ئەمریکایی بکوژن، تەقینەوەی بکەن، هێرشێ بکەن و ئەمەش بێتە هۆی ئەوە کە ئەو شەڕە دەست پێ بکات. چەند ئەگەر ئەمە هەیە تکایە بە کورتی سەرەتا دەبێت بزانین کە لە لای هەردوو دەوڵەتەکەەوە چ لە ناو ئەمریکا چ لە ناو ئێراندا ئشتهایەک بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی تەواو عەیار نییە، بۆ شەڕێکی تەواو عەیار. لەوانەیە لە هەندێک شوێندا ئشتیها هەبێت بۆ ئەوەی کە تۆزێک شەڕی چکۆلە ڕوو بدات، بەڵام هەردوو لە پێیان باش نییە لە کاتی ئێستادا شەڕێکی تەواو عەیار بێتە ئاراوە. نە ئەمریکا نە ئێران هەر کامیان هۆکاری تایبەتی خۆیان هەیە، بەڵام هەر ئێستاش ئەگەر چاو لێ بکەن ئەو ڕوبەڕووبوونەوە چکۆلانە لە ناوچەکەدا بوونیان هەیە بەتایبەت لە ڕێگەی ئیسرائیلەوە. زۆر سپاس. کاک فەراز پێم وابێ دقەیەک دوو دقەمان ماوە ئەگە بکێ بە کورتی ئەوە بفەرمووی تکایە بە کورتی ئەویشەوەیە کە لە پێی یاسای نێودەوڵەتی چەند ئەم بڕیارە ئەگەر ڕابگەێنرێت ڕێگە ئەدا بە ئەمریکا کە ئەگەر سوپای پاسداران کردەوەیەکی تر بکات لە ناوچەکە، هێرشێ بکات، موشکێک بەهاوێژێ، تەقینەوەیە بکات، هێرش کاتە سەر سوپای پاسداران جا وەک کاگارش دەڵێ بە کورتی و فقط بۆ سەر بنکانی سوپایە بۆ سەر ئێران بۆ بڵێ ئێمە هێرشمان کردو سەر گروپی ترۆریستی وەک ئەو شتەکە کردی با بڵێن بۆ وێنە بۆ ئەفغانستان و سەر تالیبان. والله لەم قضیە بە نەزەرم ئەمریکا زۆر دەستی بازە، چۆن ئەمریکا حتا ئەگەر لە شورای ئەمنیەتە بە ئینسدادێ بەرخۆرد بکە ئەتانەی لە تەریق ناتۆم قضیە بواتە بەرەو ئەو سازۆکارە کە بەدەستی هەیە لە ناتووە ئەتانەی لە تەریق ناتۆم قضیە بوا بە بەرەو و بەرخۆردێک قەهری محکەمتێک کۆماری ئیسلامیە بەجێ بێرێ. وەلی هەروە کە مێمانەکەتان وتی بەڕێی منیش دوو تەرەف پیان خۆش نییە کە جەنگێکی تواو عەیار دروست بێت ئەیسەر لە حاڵ ڕایزەنیە و بیشتر تهدیدکردن یەکترینە هەست. پێم وایە لە ڕۆژای ئایندا بزانین چیەوێت، ئایا واقعاً بۆ ئستدلالە یاساییە ئەگەیت ئەمریکا کە ئێران بە عنوان تروریست معرفیکە، چون ئەمە وەکو کاردێکی دوو لەبەس ئەگەر بە عنوان تروریست دەوڵەتی معرفیکە خۆ بعضی مەسائل دامەنگیر خودێ ایالات متحدەیش ئەوێت و چون کاوەڕێ بە ناو دەوڵەت لەسەر مەفهوم تروریست کە ساڵ هەست بە عنوان قاعدەی کلاسیک خۆخبەینە مەترحا هەست و ئەم لابردن کاوەڕێ دەوڵەتیە ئەتانی ئاساری منفیشی بۆ خۆیان بێ. زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بە ڕێزان ئارەشی ساڵح نوێنەری حیزب دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا و فەراز فیروزی لێکۆڵەری زانستی یاسا لە زانکۆی هامبورگ و ئێوەی عزیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە یەک گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.